ئاخیرمان و کۆتایی ئەوەیە ئەبێ پلەنزمی لە قوتابخانە ئاستی خوێندن دابەزێ. مامۆستا بەڕێزەکان ئەوەی تەقاول بوونە. چاکەزانن خوێندنی جاران لەگەڵ خوێندنی ئێستا زۆر فەرقیە لە دوو ڕووەوە. یەکەمیان جاران ئەوەی کە ئەمڕۆ قوتابی ها لە بەردەستیا، جاران قوتابی هیچی نەبوو بە مامۆستاکەی شێوە، هیچی نەبوو حەساوکە. ئەوەی کە ئێستاش بۆ نمونە عەکسی ئەو جارە ئەوەیشی کە مادە و معنەویە بۆ مامۆستاشەیە ئەو کاتە شەر نەبووە. بەڵام لە هەمان کاتشا لەو کات و ساتەدا علم ئەوەنە بەرزتر بوو، تەتەوڕ بوو کە قوتابی زۆری هێنا وەک ئێستا نەبوو کەمتری. هەموو شتیا لە بەردەستیا سێرەکەی 6-7 دەرس کەوتووە. بە شەرتێکش پرسیارەکان یان هەڵبژێرە، یان کاکە خەتێکی لێدە ڕاستەیان هەڵەیە، یان سیانە پێدا هەڵبژاردن ئەمچی پێ دەڵێن هەڵی بژێرە. ئەمەش گەرێ نەزانی جاران وا نەبووە. جاران نەبێ لاپەڕێ دوو لاپەڕە پڕ بکردایەتەوە بە پرسیارێ. خوێندنەوە هەندێشت نەبوو، ئێستا هەمووی هەیە. لە بانەمەشەوە سێرەکەی ئەم قوتابیار ئاستی دابەزێ، مامۆستای بۆ ئەگری ئاستی دابەزێ، بەیانیا لە قوتابخانە ئێوارەشێتەوە مامۆستای تایبەتی هەر دابەزێ، دەورەی بۆ ئەکەیتەوە هەر دابەزێ، دەورە لە دوای دەورە کرێتەوە ئاستی دابەزێ. خۆ جاران ئەمانە نەبوو، هیچی نەبوو، هەر ئەو 40 دقە بوو کە دەیخوێند و دەرەجەی باشی هێنا و تاو. چونکە ئەبێ وریابین مسلمان عەزیزەکان، ئێمەی باوک و دایک بە تایبەتی ئەوە نەمەجالی منداڵەکانمان بدەین بۆ ئەوەی زەرەر نەبن. خوای گەورە ڕەحم بە مەلایکەمان بکە و عاقیبەت